دروشمی لە دژی داگیرکاری و ژنکوشتن بێدەنگی بشکێنە بەرەنگاری هەموو توند و تیژیەکان دەبینەوە. 59مین ساڵیادی ڕۆژی بەرەنگاربوونەوەی توند و تیژی بەرز ڕادەگرین و سەری ڕێز و نەوازش لە بەردەمە و شەهیدانە دادەنوێنین کە لە پێناو ئازادی ژن و ئازادی وڵاتدا گیانی خۆیان بەخت کردووە. هەروەها ئەو کەسانەی لە ئەنجامی توند و تیژی گیانی خۆیان لەدەستداوە بەبیر دەهێنینەوە. لە دوای تێکۆشانێکی بێوچانی ژنان لە سەرتاسەری جیهاندا ئەم ڕۆژە وەکو ڕۆژی بەرەنگاربوونەوەی توند و تیژی پەسەند کراوە. ئاشکرایە لە سەرتاسەری جیهاندا ژنان ڕوبەڕووی هەموو ئەو جۆرە توند و تیژیانە لە هەموو کایەکانی ژیان دەبنەوە. لە سەرتاسەری کوردستاندا سەرەڕای زۆرترین بەرخودان و تێکۆشان و هەوڵدانی ژنان بۆ بەدەستێنانی مافی ژنان و مافی نەتەوەیی و دیموکراتیمان، بەڵام توند و تیژیەکان لە زیادبووندان بە هۆکاری بەردەوامبوونی شەڕ و داگیرکاریەکانی دەوڵەتانی داگیرکەر لە کوردستاندا. هەرێمی کوردستان و عێراقیش وەکو هەموو جێگایەکی تر بە ڕێژەیەکی زۆر توند و تیژی تێدا بەڕێوە دەچێت. بە هۆکاری نەبوونی چارەسەری ژنان پەنا بۆ خۆکوشتن و خۆسوتاندن دەبن. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژ بە ژنان، ڕۆژ بەڕۆژ سکاڵای ژنان لە دژی توند و تیژیەکان زیاتر دەبێت و زۆرترین توند و تیژیش توند و تیژی دەرونی و سێکسیە بە تایبەتی لە ناو خێزاندا ئەنجام دەدرێت. لە هەرێمی کوردستاندا بە هەوڵ و تێکۆشانی ڕێکخراوەکانی ژنان یاسای باری کەسێتی هەموار کرایەوە و چەندین یاسا بۆ ڕێگەگرتن لە توند و تیژیەکان داڕێژران. بەڵام یاساکان زۆر کەم کاریان پێ دەکرێت و لە سەرتاسەری باشووری کوردستاندا لە 24 کاتژمێردا ژنێک لە ئەنجامی توند و تیژیەکان گیانی لەدەست دەدات. ئەمەش بە هەموو پێوەرێک کۆمەڵکوژیە بە هۆکاری ئەنجام نەدانی گۆڕانکاری بنگەی زیهنی لە تاکەکانی کۆمەڵدا و نالەباری باری ئابووری ژنان و باڵادەستبوونی نەریتی باوی زیهنێتی پیاوسان لارانە. هەرێمی ڕاپەڕینیش یەکێکە لەو هەرێمانەی کە زۆرترین قوربانی توند و تیژی هەیە. جگە لەمانە دەستێوەردانەکانی داگیرکەرانی کوردستان وەک دەوڵەتانی تورکیا و ئێران بۆ تەمایای تێکدانی ئاسایشی باشووری کوردستان داگیرکاری لە بواری سەربازی و ئابووری و کللتوری و ڕاستەوخۆ کاریگەری لەسەر زیادبوونی توند و تیژیەکان هەیە. سەرڕای لە دەستدانی کەسانی مەدەنی لە ئەنجامی فڕۆکە جەنگیەکانی تورکیا و لە بەهدینان و بناری قەندیل و برادۆست بڵاوبوونەوەی زۆرترین درامای تورکی لە پێناو تێکدانی کللتوری ڕەسەنی کوردی و بڵاوبوونەوەی کللتوری توند و تیژی دیسان داگیرکاری ئابووری هۆکارێکی تری توند و تیژیەکانە. بایکۆتکردنی گاڵای تورکی وەک ئەرکێکی تری بەرەنگاربوونەوەی توند و تیژیەکانی داگیرکارانی دەوڵەتی تورکیا و لە باکووری کوردستان ڕۆژئاوای کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە پەرەسەندندایە، بە تایبەتی داگیرکاریەکانی ئەم دوایە لەسەر ڕۆژئاوای کوردستان بە کوشتنی بە کۆمەڵی کەسانی مەدەنی و داگیرکردنی خاک و بەکارهێنانی مادەی کیمیایی، کوشتنی کەسایەتی سیاسەتمەدار و شۆڕژگەر. ئەمانە هەمووی وەک ئەنجامدانی گەورەترین تاوانی جەنگە. ئێمە وەکو ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان وەک هەڵوێستی ژنانەمان و بەرپرسیارەتیمان لە بەرامبەر پرسەنەتەوەییەکان وێڕای شەرمەزارکردنی تەواوی هێرشە توند و تیژی و داگیرکاریەکانی هەموو داگیرکەران لە کوردستان پشگیری تەواوی بەرخودان و تێکۆشانی ڕۆژئاوای کوردستان دەکەین کە لە پێشەنگایەتی شۆڕشی ژندا بەڕێوە دەچێت. شەهیدان هەفرین خەلەف کە سەرۆکی پارتی پێشەڕۆی سووریا بوو بە شێوازێکی هۆڤانە دەستدرێژی کرایە سەر و لە دوای زۆرترین ئەشکەنجە لەلایەن چەتەکانی تورکیاوە بەدەیان فیشەک شەهید کرا. هەروەها دایکە عەقیدەکە ژنێکی شۆڕژگەر بوو، ماوەی 30 ساڵ زیاتر بوو لە کاری ڕێکخراوی ژنانی دەکرد و لە کاتی ڕزگارکردنی بریندارەکان بە هێرشی فڕۆکە جەنگیەکانی تورکیا شەهید کرا. لە هەمان کاتدا تێکۆشان و سەرهەڵدانی گەلەکەمان لە ناوەڕاست و باشووری عێراق سڵاو دەکەین و چالاکیەکانیان ڕەوا دەبینین لە دژی گەندەڵی و نادیموکراتی و دیسان پشگیری خۆمان بۆ هەموو چالاکوانانی خۆپیشاندانەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دەردەبڕین و بەشداری کارای ژنان وەک گەورەترین هەنگاو دەبینین. پێمان وایە ئێمە ژنان بە یەکگرتووی و بە پشتگیری شۆڕشی ژنان و گۆڕانکاری بنگەهی لە زیهنەتدا دەتوانین لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوە کۆتایی بە زیهنەتی داگیرکاری توند و توژی بهێنین و بەرەنگاری هەموو جۆرە توند و تیژیەک ببینەوە. بژی تێکۆشانی یەکگرتوانەی ژنان بمرێت زیهنەتی ناموسپەرستی و ڕێگەزگەرایی دژ بە ژنان و مرۆڤایەتی کە وەک لەسەر تەلەڤیزیۆن دەبینن کە ڕۆژانە هەزاران ژن تێدا کوشتن و دەسووتێنن کە هیچ دەسەڵاتێکی دەسەڵات کە هیچ حکوم و هیچ قانونێکی نییە کە بەرەمبەر کە مافی ژن بپارێزێت و حقوقی ژن بەدەست بێنێت و کە وەک دەبینن
ئەو ژنانە هەموو ڕۆژ دەکوژرێن و هیچ کەس دەنگیان نییە دەبێت ئێمە ژن وەکو ژنانی گەنج دەست بە دەست یەکتر بگرن و مافی خۆمان بەدەست خۆمان دەبینن. ژیان ئازادی